حەقدەستی یەکسان لە بەرامبەر کاری یەکساندا. بەپێی ساڵنامەی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان 18 سپتامبر ڕۆژەی جیهانی حەقدەستی یەکسانە بۆ کاری یەکسان. لە سیستمی سەرمایەداریدا ژن و پیاوی کرێکار دەکەونە بەر هەڵاواردن، بەڵام ژنان گەلێک زیاتر دەکەونە بەر ئەو هەڵاواردنە. بەپێی نەریتی بورژوازی پێویستە ژنان و پیاوان لە بەرامبەر کاری یەکساندا حەقدەستی یەکسان وەربگرن. مەبەست لە حەقدەستی یەکسان بۆ کاری یەکسان ئەوەیە کە دەبێت ژنان و پیاوان لە بەرامبەر کارێکی کە ڕەنگە لە زۆر ڕۆوە جیاواز بێت، بەڵام بەهای یەکسانی هەبێت، حەقدەستی یەکسانیش وەربگرن. ژنان لە ئاستی جیهانی لە پیشە فەرمیەکاندا بە شێوەیەکی مامناوەن 84% حەقدەستی پیاوان وەردەگرن. ئەم جیاوازیە زیاتر بۆ ژنانی کۆچبەر و ژنانی ڕەنگین پێست و ئەو ژنانەی کە بەتەنیا سەرپەرشتی بنەماڵیان لە ئەستۆیە گەلێک بەرچاوترە. چاوخشانێک بەسەر دۆخی کار و ژیانی کرێکاران لە جیهەندا ئەومان بۆ دەردەخات کە لە هەر وڵاتێکە خەبات و تێکۆشان بۆ دەستەبەرکردنی مافەکانی کرێکاران بەربڵاوتر بووە، هەر بەو ڕادەیەش نایەکسانی لە حەقدەستەکاندا کەمتر بەرچاو دەکەوێت. لە ئێران جگەل لە ژنبوون، نژاد، نەتەوە و ئاینیش کاریگەریان لەسەر بڕی حەقدەست و دەستڕاگەیشتنیان بە دەرفەتەکان هەیە. هەرچەند ئێران هێزی کاری لێهاتووی زۆرە، بەڵام بەهۆی هەبوونی حکوومەتێکی سەرمایەداری ئاینی کە زاڵە بەسەر ئابووری ئێراندا و لە خزمەت چینێکی سەرمایەداری گەندەڵ و نیزامی و مافیاییدایە، هەرزانترین هێزی کرێکاری لە جیهاندا هەیە. لە جیهاندا تەنیا کرێکارانی سوودان لە کرێکارانی ئێران حەقدەستی کەمتر وەردەگرن و لە ناویاندا حەقدەستی ژنان لە پیاوانیش کەمترە. ئەوەش بە سەرکوتکردن و ڕێگە نەدان بە پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆکان لە دەوڵەت بەکردەوە دەرهاتووە. بە پێی دوایین ئامارەکان، بەهاری ئەم ساڵ لە پیشە فەرمیەکاندا لە کۆی 26 ملیۆن هێزی چالاکی وڵات زیاتر لە 80% پیا و باقیەکان ژن بوون. هەروە ڕێژەی بێکاری ژنان بەرز بووتەوە، بە شێوەیە کە ڕێژەی بەشداری پیاوان گەیشتوتە نزیکەی 5 هێندەی ژنان. دۆخی بێکاری ژنان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە کەلێنێکی قوڵی جەندەری لە بازاری کاردا زاڵە. ئەگەرچی خوێندەواری و پەروەردەی ژنان لە کۆمەلگادا و هەروە ژمارەی خاوەن بڕوانامەش زیادی کردووە، بەڵام لە بری ئەوەی کە ژنانی گەنج بانکێشتی بازاری کار بکرێن، بەداخەوە کچان و ژنانی تەمەنی کارکردن لەلایەن خاوەنکارانەوە پشتگوێ دەخرێت. هەڵبەت لەم ئامارانەدا کرێکارانی نافەرمی حساب ناکرێن و دەوڵەت و خاوەنکاران بە پێی پلان ژنانیان ناچار کردووە کە ڕوو لە پیشە نافەرمیەکان یان بازاری کاری ڕەش بکەن. ئەم ژنە کرێکارانە کە زۆرتر لە ناو ماڵ و کارگەی بچووک و ژێرزەمینەکاندا کار دەکەن، لە هەر چەشنە پشتگیری و مەزایەکی یاسایی بێبەشن. حەقدەستەکانیان زۆر کەمترە لەو لانی کەمی حەقدەستەی لە یاسادا دیاری کراوە کە ئەویش 3 بۆ 4 هێندە لە خوار هێڵی هەژاریەوە. بەپێی یاسای ئیسلامی پیا و دابینکاری بژێوی بنەماڵەیە. خاوەنکارانیش ژنان نەک وەک کرێکارێکی تەواو، بەڵکو وەک یارمەتیدەری دارایی پیاوان دادەنێن. لە نێو ژناندا ژنانی کۆچبەر کە زۆرتر ئەفغانستانین لە دۆخێکی گەلێک دەژوارتردان و زیاتر ستەمیان لێدەکرێت. ژنان جگە لە حەقدەستی کەم تەنانەت لە دەستڕاگەیشتنی یەکسان بە هەلی کار، تەندروستی و خوێندن، پەروەردەی سیاسی، وەرزش و گەشت و گوزاریش بێبەشن. بەڵام لەژێر دەسەڵاتی حکوومەتێکی سەرمایەداری ئاینیدا و بەهۆی بوونی سەرمایەداریەکی نیوە دەوڵەتی و خاوەن سەرمایی لە ڕاددەبەدەر چاوچنۆک لە کەرتی تایبەتدا، نەک هەر ژنان بەڵکو زۆر یەک لە کرێکارانی پیاویش لە بەرامبەر کاری یەکساندا حەقدەستی یەکسان وەرناگرن. خاوەنکارانی دەوڵەتی، سپایی و یان کەرتی تایبەت حەقدەست و یارمەتیەکی تا ڕادەیەک گونجاو تەنیا بە توێژێکی کەم لە کرێکارانی فەرمی دەدەن. بەڵام باقی کرێکارەکان کە لەلایەن پەیمانکارە مشەخۆرەکانەوە دامەزراون، حەقدەستێکی زۆر کەمتریان پێدەدرێت لە بەرامبەر کاری هاوشێوەدا. خاوەنکاران بەم شێوەیە هەم حەقدەستی کرێکاران دەدزن و هەم کەلێن و دووبەرەکی لە نێوانیاندا دروست دەکەن. یەکسانکردنی حەقدەست و یارمەتیەکان لە بزوتنەوەی داواکاری تەوەری کرێکاراندا
گرنگیەکی تایبەتی هەیە. لەو حاڵەتانەدا کە کرێکارانی کەمتر شارەزا، کرێکارانی لێهاتوو یان شارەزاتر بە فاکتەری لە خوارەوەبوونی حەقدەستەکانیان دەزانن، چالاکوانان پێیان دەگەێنن کە هۆکاری سەرەکی ئەم دۆخە دەوڵەت و خاوەنکارە نەک هاوچینەکانیان. ئەوان بەم شێوەیە کۆمەک دەکەن بە یەکڕیزی چینایەتی هەرچی زیاتری کرێکاران. شرکەتی نەوت و بەڵێندەرەکانی لەو ڕۆوە کە حەقدەست و یارمەتیەکی تا ڕادەیەک شایستە دەدەن بە توێژێکی دیاریکراو لە کرێکارانی فەرمی بە تەواوی ڕسوا بوو. لە نێو داواکاریەکانی کرێکارانی مانگرتووی پەیمانی و ئەرکانی سالزدا یەکسانکردنی حەقدەست و یارمەتیەکان و هەروەها 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان لە سەرجەم پرۆژەکانی نەوتدا لە زومرەی بەرچاوترین داواکاریەکانە. ئەم داواکاریانە لە مانگرتن و ناڕزایەتیەکانی ئەم دواییەدا لەلایەن ئەو بەشە لە پێشڕەوانی کرێکارانی فەرمیەوە کە خۆیان لەو یارمەتیانە بەهرەمەندن پشتیوانیان لێکراوە. ئابووری نێۆلیبرالی بە نەدانی حەقدەست بە پێی ڕێساکانی ئابووری بورژوازی جیهانێکی گەلێک دژوار و نایەکسانی بۆ زۆرینەی کرێکاران خوڵقاندووە. لەوەها بارودۆخێکدا سەپاندنی حەقدەستی یەکسان بۆ کاری یەکسان هەنگاوێکە بۆ پێشەوە بۆ کرێکاران و بە تایبەتی ژنانی کرێکار. بەڵام بۆ کۆتایی هاتن بە هەر چەشنە هەڵاواردنێک لە حەقدەستەکاندا پێویستە خودی کاری کرێگرتە هەڵبوەشێنرێتەوە.